وەک دەزانین دەستگای ڕۆشنبیری نووری حکمایەکێکە لەو دەستگایانی کە گرنگی بە بواری پەروەردە و ڕۆشنبیری دەدات و خزمەت بە چین و توێژەکانی کۆمەلگا دەکات و لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستاندا لقیان هەیەەوە کار و چالاکیان هەیە یەکێک لەو کار و چالاکیانەی کام ساڵ لە هەولێر ئەنجام درا کردنەوەی پێشەنگایەک بوو بۆ خوێنەران کە بتوانن کتێبی باش بەدەست بهێنن و پرۆژەیەکی جوان بوو بۆ ئەوەی کە کەسانێکی زۆر لێوی سوودمەند بن. تەوەری یەکەمی ئەمڕۆمان باس لەم پێشەنگایە دەکەین و گرنگیەکەی بە میوانداری مامۆستا جیاد عوسمان بەڕێوەبەری پێشەنگای کتێبی دەستگای ڕۆشنبیری نووری حکمە. مامۆستا جیاد ئەم کاتت باش، سڵاوی خوات لێبێت. دەستپێک ئەمێ بۆ پرسیارە دەست پێ بکەم باسێکمان لە پێشەنگاکە بۆ بکەیت کە ئەمە چەندەمین پێشەنگایە بۆ هۆکاری سازبوونەکەی بۆچی دەگەڕێتەوە. بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. مامۆستای بەڕێز مامۆستا شوان و خاتوهەنیا سلامی خواتان لێبی، سلامی خوا لە تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان دەستی ئەو ستافە بەڕێز و خۆشەویستە خۆشبی. دیارە دەستگای نووری حیکمە هەر لە دروستبوونیەوە لە ساڵی 2007 لە سەد دوو تەوەرەی زۆر گرنگ کاری کردووە بە هاوتەریبی ئەو دوو تەوەرەی ئیش لەسەر کردووە، ئەوانیش لایەنی ڕۆشنبیری و لایەنی پەروەردەیە. ئێمە لە دەستگای نووری حیکمە لە ڕووی ڕۆشنبیری لە کۆمەڵێک لایەنەوە کارمان کردیە لەسەر ڕۆشنبیرکردنی تاکانی کۆمەلگا، ئەوانیش بە هۆکارەکانی ئەنجامدانی بە کۆمەڵی هۆکار ئەوانیش ئەنجامدانی پێشانگای لەو جۆرە، وەروەها خول، وەروەها سیمینار، وەروەها پانێڵ، کۆمەڵێک چالاکی مخەیەمات و گەشتی زانستی. دوایین چالاکی کە ئێستا دەستگای نووری حیکمە لە شاری هەولێر لەناو ئەو چالێکەدانی ئەویش ئەنجامدانی پێشانگای کتێبە. دیارە ئەو پێشانگایی کە جەنابتان ئاماژەتان پێدا ئەوە پێشانگای حوتەمە کە دەستگای نووری حیکمە ئەنجامی دەدا. لە ساڵانی ڕابردوو 6 پێشانگای تری ئەنجام داوە. زۆر باشە مامۆستا جیهاد، پێشانگاکە بۆ ماوەی چەندێک واتە کراوە دەبێ ئەو کاتی کە پێویستە بمێنێتەوە ڕۆژانە لە چەندەوە بۆ چەندەوە پێشانگاکە کراوەیە، هاونیشتێمانیان قوتابی و خوێندکارەکان چۆن دەتوانن بەشدار بن؟ ماوسێ بەڕێز دیارەمە پێشانگا لەو ساڵەکە لە 21/1/2023 ڕۆژی شەمە افتتاح کرا و تاوەکو بەرواری 27/1/2023 ڕۆژی هەینی ئەو هەینیە لە پێشمانە بەردەوام دەبێت. ڕۆژانە پێشانگاکەمان لە کاتژمێر 2 پاژنیوەڕۆ تاوەکو کاتژمێر 9 شەو کراوەیە. ئەو کاتێک کە دامان ناوە مڕاعاتی ئەوە کراوەکەوە لەو کاتە هەم قوتابیان هەم خوێنەران هەم مۆظەفن لە دائیرەکان لە ماڵن زیاتر کاتێکی زێڕینە لەوان دەتوانن ئەو هەلە بقۆزنەوە بەشداری پێشانگاکەمان بکەن. زۆر باشە. ئەو جۆرە کتێبانە چییە کە لە پێشەنگاکە دەست دەکەوێت؟ ئایا تەنها کتێبی ئاینیە یان بوارد گرنگیتانداوە لە هەموو بوارەکاندا جۆرەها کتێبی لێبێ بۆی کەسێک کە سەردانی پێشەنگاکە کرد بتوانێت سوودێکی تەواوی باش لە هەموو بابەتەکان ببینێ، هەچ کتێبێکی بوێ لە هەچ بوارێکە تا ڕادێکی باش بتوانێت دەستی بکەوێت؟ دیارە ئیشی دەستگای ڕۆشنبیرکردنە ڕۆشنبیرکردنیش بە هەموو لایەنەکانی بە مەنهەجێکی پاک و دروست ئەو کتێبانەی کە لە پێشانگاکەدا مەوجودن دیارە زۆربەی لایەنەکان هەم کتێبی ئاینی، هەم کتێبی تاریخی، هەم کتێبی پەروەردەیی، وەروەها لە ڕووی گەشتپێدانی مرۆیی، وەروەها بە زمانە جیاوازەکان بە تایبەت بە زمانی کوردی و بە عەرەبی و هەندێک کتێبی تریشی بە زمانەکانی ئینگلیزیشدا مەوجودن. دیارە ئێمە ئامانج لە پێشانگای ئامانجی سەرەتا و کۆتایی ئامانجی دەستگا قازانج نییە. ئەوە خاڵەت زۆر پێم زەڕوڕە باسی بکەم. ئامانجی دەستگا ڕۆشنبیرکردن و بڵاوبوونەوەی ئەو ڕۆشنبیرەیە ناو خەڵکی کەوا بزانن کەوا کتێب چەندە گرنگە لە ژیانی ڕۆژانەیە. ئێمە توانیتمان چەند شتێک لێرە کۆبکەینەوە، ئەوانیش لە پێشانگا کۆمەڵێک کتێب و عینوانی جۆرا و جۆر، وەروەها بابەتی جۆرا و جۆر لێرە و بە زمانە جیاوازەکان لە شوێنێکەوە خوێنەر بتوانانی بە ئاسانی بەدەستی بگا. ئەو ئێستا کە دەبینن ئەوە شوێنی پێشانگاکەیە. دیارە ئێرە لە سەعات 2 تاوەکوونەوە ماشەڵڵا جمەی دێت لە خوێنەران و لە کتێب دۆستان. ئێستا کە بەیانیە دیارە پێشانگاکەمان داخراوە. لەبەرەوە لەگەڵ ئەو وەزع مادیەی کەوا بەسەر خەڵکی داهاتیە مڕاعاتی ئەوەش کرایە لەگەڵ پێشانگاکان. دیارە ئامانجی سەرەتا و کۆتایی حیکمە قازانجنە لێرەدا ڕۆشنبیرکردن. لەبەرەوە ئێمە لەگەڵ کتێبخانەکەەوەمان ئیتفاق کردێک کە لێرە مەوجودن کە ئەوان داشکانێکی باش بکەن
ئێمە بە هەموو جۆرەك هاوکاریانی ستافێک لە گەنجان لە نووری حکمە لەگەڵ یان لۆڕی خستنی کارەکانیان بە هەموو شێوەیەک تاوەکو ژینگەیەکی لەبار بگونجێن بۆ خوێنەرانی بەڕێز بتوانن کتێبی دڵخوازی خۆیان لێرە بەدەست بخەن بەڕاستی. لەبەرەوە دووبارەی دەکەمەوە دیارە داشکانمان لێرە داشکانێکی بەرچاوە لە سەداسی دەست پێ دەکا هەندێک کتێبمان تاوەکو 150 وەرەوە 170 داشکانی لە بۆ کراوە. وڵات دەستان خۆش بێ بەس مامۆستا جیادەوە لە 21 مانگەوە دەستان پێ کردووەوە خەتای ئێمە بۆ درەنگاتوین بۆ وڵاتانیان ئیشی تر کراوە من ئاگادار نیم بۆی هەرچەند هێشتا کات ماوە دقیق پێشانگاکەتان لەکوێیە گەر ئێستا هاو خوێندکارێک قوتابیەک پێخۆش بێ بەشدار بێ با ڕێکلامێکی بۆ بکەین ها ناونیشانەکەتان لەکوێ چۆن یەکسەر بتان دۆزینەوە. مامۆستای بەڕێز پێیان لە هەموو کارەکانی دەستگای نووری حکماوە کارە هەر لە سەرەتاوە لە ڕۆژی افتتاح لێرە بوون راپۆرتێکی ناوازتان کرد ماشەڵڵا و لەگەرەوەش ڕیکلامی پێشانگا هەر لە کەناڵی ئاسمانی پێیان دادەبەزی ڕۆژانە جێ دەستخۆشیە لەبەر دووبارە دەکەینەوە ناونیشانی پێشانگا دیارە پێشانگاکەمان لە هەولێرە لە شاری هەولێر هەر لە ناو بینایی دەستگای نووری حکمەیە هۆڵێکی گەورەیە و کە لێرەش دیارە دەستگای نووری حکمە دەکەوێتە سەر ڕێگای کۆیە لە شاری هەولێر پشت مزگەوتی مەولانە خالدی نەقشبەندی نزیک پارچکانیا و تەنیش کەناڵی ئاسمانی بانگەواز لە خزمەت خوێنەرانین ئەو 4 ڕۆژەی کەماوە ئەو 3 ڕۆژەی کەماوە ئەو ڕۆ و پێنجشەم و هەینی ئەمە ئینشاڵڵا لە کاتژمێر 2 تاوەکو کاتژمێر 9 شەو لە خزمەتیان دەبین و خۆشحاڵمان دەکەم بە هاتنیان. بەدەبەوە هاتنی خوێنەران چۆنە؟ ئایا هاوڵاتیان زۆر سەردان دەکەن و لەوێ دەتوانرێ هەموو جۆرە چین و توێژێک سوود لە کتێبەکان ببینێ هەر لە منداڵێکەوە تا کەسێک کە بۆ بابەتێکی زانستی بێت و کتێب بکڕێت دەتوانرێ هەموو چین و توێژەکان سوودی لێ ببینن؟ بەڵێ ئێمە دیارە هەر قوتابیانی خۆمان لێرە بە تایبەت ئامانجمان ئەوەیە کە پەروەردە بکرێن و کتێبیان لا خۆشەویست بکەین و مثەقەف بن بەو هەموو ئەثەر و کتێبە ناوازەی کە هەن لەبەرەوە هەموو کتێبەکان کە هاتینە لە ژێر چاودێریدان معنای ئەو کتێبانی کە داخلی پێشانگا دەبن لیژنەیەک هەیە متابعە دەکا ئەوە لەکنەوە مهمە کە کتێبێک بێ پاک بی بە کۆمەڵگا خزمەتی کۆمەڵگا بکە خزمەتی فکرێکی پاک بکە خزمەتی گەنجانمان بکە شتێک بڵاو نەبتەوە لە کۆمەڵگا لە داهاتوودا لەسەری قەرزدار بین لەبەرەوە کتێبەکانی ئێرە با دڵنیابن هەمویان لە ژێر چاودێرین و کتێبی باشن وە کتێبی پاکن وە کتێبی تیجاری نین نامانەوێت تیجارەت بکەین لەبەرەوە هەر کەسێک بێ کتێبی دڵخوازی خۆی لێرە لەدۆستەوە لە چینەکان لە مامۆستایان لە ڕۆشنبیران لە منداڵان کتێبی منداڵان چەند دەستگامان هەیە تایبەت کتێبی منداڵانیان هێنایە لەگەر ئەوەشدا مامۆستانی بەڕێز ئێمە وەکو گۆڤار و ئەو بابەتی کە بێڵێن ڕۆژنامە و گۆڤاریش ئیهمال نەکرێت دوو کتێبخانە تایبەت لێرن تەنها گۆڤار و ئەو بابەتانیان هەیە و لەگەر هەموو بوارەکانی تر کە باسمان کرد لە هەموو بوارە جۆرا جۆرەکاندا. ماوەستا جیاد بەرمەبنای ئەو 6 پێشانگای ترەی کتێب کە کردوتانەتەوە ئەمە حوتەمینە ئەوەندەی هەستان کرد بێ کاریگەری ئەم جۆرە لە پێشانگایانەی کتێب تا چه ئاستێک توانیوێتی هەنگاوێک ئەو خوێنەرانە یاخود ئەو کەسانەی بەشداری لەو جۆرە پێشانگایانە دەکەن لە ڕووی معریفی و پەروەردەی و ئەدەبیەوە گۆڕانکاریان بەسەرابێ یاخود کاریگەریان لەسەر دروست بێت. مامۆستا گیان پێشانگا دەرفەتێکە لە بۆ ناساندنی خۆت بڕوا لە بۆ جوابدانەوەی پرسیاری خەڵکی ئەمە لێرەین ستافێکین بەردەوام لە ناو پێشانگاین منداڵ دێ ئێستا دوێنێ منداڵێک هات پۆلی 5 بوو داکینا لای من گوتی ئەو پرسیاری هەیە لە هەندێک بابەتی ئاینی و لە بابەتی ئاینەکان منداڵێکە پرسیاری لۆ دروست بووە ئێمە شوێنێکمان هەیە وەڵامی ئەوانە دەدەینەوە نەسیحەتیان دەکەین کە پێویست بە نەسیحەت بکە ڕێنماییان دەکەین چ کتێبێک بکڕن مانای ئەکید ئیجابیاتی زۆرە لە ناو مامۆستایانی خۆمان لە ناو خەڵکی دواتر لە ڕێی پەیج و نامە و ئەوان لۆمان دێتەوە چەندە ئیسفادەی هەبووە نائەکید ئەو پێشانگایان دووبارە گەرم بوونەوەیە دووبارە تەشجیع دووبارە هاندانە لەسەر خوێندنەوە پێشاندانی گرنگی خوێندنەوەیە بەڕاستی مامۆستای بەڕێز ئەوە شتێکێک کە ناشاردرێتەوە واقعە خوێندن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە دووەلی عەرەبی و بە کوردستان و هەموو ئەوانەشەوە لە دۆخێکی زۆر باش نییە بەڕاستی مانای جێ ئەوەیەکەوە ئێمە هەمومان ئیش لەسەوە بکەین دووبارە خوێندنەوە لای خەڵک خۆشەویست بکەین گرنگی خوێندنەوە لە خەڵک ڕوون بکەینەوە
ئەمە تۆزێک ئەگەر مەجالبی تۆزە ئەحسایم لەبەردەستە دەربارەی دۆخی خوێندنەوە لە جیهاندا هەر بە کورتی ئەگەر تاکێکی ئەمریکی ئەمن ئەوەی باز دەکەم نامەوێت خۆمان گەنجی خۆمان بە ئەمریکا معجزە بکەین نا ڕۆژانێک بوو کە ئێمە وەکو موسڵمان دەستمان بە خوێندنەوە خوێندەواری وەرگرت بوو بەغدای پایتەختی دەوڵەتی عەباسی پایتەختی عیلم و زانست بوو ئەوەی کتێبی دنیا و بە هەموو زمانەکان لە مەکتەبەی حیکمە و لەوانە دانرا لە بەغدا بەڵام کە پشتمان لە خوێند و خوێندەواری کرد وەزەمان بەو شەویلاتکی ئێستا لێ هاتیە لەبەرەوە ئەگەر یەک تاکی معدەلی تاکی ئەمریکی وەگرین ساڵانە 11 کتێب دەخوێنتەوە تاکێکی بەریتانی ساڵانە 7 کتێب دەخوێنتەوە لە کاتێکدا تاکێکی دووەلی عەرەبی بە هەمووی کە دەڵێم شەرق الأوسەط بە هەموویەوە تەنها لە ساڵێکدا 1 ڕوبع لاپەڕە دەخوێنتەوە ڕوبع کتابێکیش نا ڕوبع لاپەڕەیەک ئەوجا سەبارەت بە منداڵانی وان معنەی لە ساڵێکدا 10 کتێب دەخوێننەوە لە کاتێکدا منداڵانی ئێمە لە ساڵێکدا 10 خولەک دەخوێننەوە ئەو هەمووی ئەو ئامارانە جێگا دڵخۆشی نین بەڕاستی جێگا هەڵوەستە لە سەرکردن ئێمە لە دەستگا کار لە سەوە دەکەین دووبارە ئەو وعیە بڵاوکەینەوە کاکە خوێندنەوە سەبەبی نەجاتی ئومەتانە دەست بە خوێندنەوە بگرین ئەکید پێش دەکەوین لە ڕووی مامۆستا گیان لە ڕووی ئاینی ئیسلام ئەگەر سەیر بکەین یەکەم ئاەتی کە دادەبەزی ئاەتی ئیقڕاء لە بەچی ئاەتی ئیقڕاء بوو خۆ ئەگەر سەیر بکەین لۆ قل هو الله أحد نبو توحيد ويكتافرستية سورة إخلاص چەندە گەورەیە لۆ ئاەتە کورسی نەبوو سەرەتا معنە پێمان دەڵێ دینداریش بەبێ عیلم و شت نەتیجەی خراپی دەبی لەبەرەوە یەکەم ئاەتمان ئیقڕاء وبەڵام بەداخەوە ئومەت ئیقڕاء لا یەقڕاء ئومەتی ئیقڕاء ناخوێنێتەوە بەداخەوە لەبەر هەندێک وەزەمان بە وەزع گەیشت لەبەرەوە دەمانێت دووبارە تەکانێک بدەین کاکە ئومەتی ئیسلام بەخۆ وەرنەوە بخوێنەوە تاکە ڕێگاتان خوێندنەوە و خوێندەواری بەڕاستی ئەوجا هەر لەسەر ئاەتی ئیقڕاء دوو ئەوەی خۆشەیە ئیقڕاءێک بەڵام دەبی چبی ئیقڕاء باسم ربك الذي خلق ئەو ئیقڕاء بەناوی خوا بێ زۆر گرنگە چونکە زۆر جار ئەو نووسین و ئەو کتێبەی کە بەناوی خوا نەبێتن و دژی میلەتان و خودا و پێغەمبەر بێ نەتیجەی خراپی دەبی هەر ئەو ئیقڕاء بوو کەوا مامۆستا سەوتم دێ سەودێت مامۆستا بەڵێ مامۆستا جیادگوێمان لێتە هەر بەڵێ ببورن وەمزانی سەوتن ناگا هەر ئەو ئیقڕاء بوو هەر ئەو ئیقڕاءەیەکەوە ئومەتانی پێش لەبەرەوە ئیقڕاءەیەک ئەگە بەناوی خوا بێ ئیقڕاءێک ئەگە بەناوی خوا بێ نەتیجەی باشی دەبێ بەڵام ئیقڕاءێک ئەگە بەناوی خوا نەبێ بۆمب و ئەتۆم و چەچی نەدەوەی پێدروزەی خەڵکی پێکۆکوش دەکرێت ئەو زۆر گرنگە ئەو خاڵە ئیقڕاء وەڕەبوکە الئەکرەم پێت دەڵێ بخوێنە خوا گەورەیە خوا کەریمە کەوا بێگە بتێت تۆ بەڕێز بی تۆ بەقەدر بینێ خەڵک خوێندنەوە بەڕێز بەقەدر دەکە بەڕاستی لەبەرەوە دووبارە ئینشاڵڵا ئەوە هەنگاوێکە لۆ ئەوەی خوێنەران دووبارە ئاشناکەینەوە خۆمان ئاشناکەینەوە بە کتێب بە خۆشەویستی کتێب عشقی کتێب و خۆشەویستی کتێب وەکو هیچ شتێک نییە بەڕاستی ئێمە قەیم دەڵێ کە کتێبت خۆشویست ئەو خۆشەویستی کە باز دەکەی لەگەر ئافرەت و عشقی ئافرەت و ئەوانە ئەسڵەن بەراورد ناکرێ عشقی کتێب زانایوەمان هەیە مامۆستای بەڕێز دەرێ بە پەنجەکانی خۆم 2000 مجلدم نووسیە ئێمە دیار دەتوانین 2000 مجلد بخوێنینەوە ئەو نیشانەی چیە ئەگەر شتێکت خۆشویست لەسەری موسیر دەبی بەردەوام دەبی نەتیجەت دەبی بەرهەمت باش دەبی ئینشاڵڵا هیوادارین ئەو پێشانگایە و هەموو ئەو پێشانگایانی تریش هەموو ئەو هەنگاوانەی تریش کە دەگرێنە بەر لۆ زیندیکردنەوەی کتێب و خۆشەویستی کتێب بەردەوام دەبن ئێمە هەر مامۆستای بەڕێز بەس تەنها پێشانگانە ئێمە لە ساڵانی ڕابردوو کارمان لەسەر قوتابیانی زانکۆ کردیە لەسەر قوتابیانی گەنج لەسەر چنی توێژەکان بەڕاگەیاندنی پرۆژەی سەرتاسەری لە کوردستان ئێمە چەندین ساڵ لە زانکۆکان پرۆژەمان هەبوو بۆ خوێنەران بۆ قوتابیانی زانکۆ بەڕاستی قوتابیانی زانکۆش ئەو فکر ئێستا بڵاوە کە دەڵێ دەگەمە زانکۆ ئیدی کە ئەنەما لە زانکۆی خوێندن کۆتایی پێدێ نازانی سەرەتای خوێندن وەخۆ پێگەیاندن بە دەرەجەیەک لە زانکۆ دەست پێ دەکات دەمانێت بە قوتابیانی زانکۆی بڵین ئەمە مامۆستا جا ببوورە بە دیاریکراوی یعنی ئەمەوێ خاڵێکت باس کرد بەڕاستی حەزەکەم لەسەر ئەمە تۆزە زیاتر قسە بکەین گرینگە توانین بڵێن یەکێک لە تایبەتمەندیە جیاوازەکانی ئەم پێشانگای دەستگای نووری حیکمەیە باست لەوە کرد کە شوێنێکتان تایبەت کردووە گەنجێک مناڵێک کەسێگێت
خوێنەرە بەڵام نازانێت چی بخوێنێتەوە چۆن بخوێنێتەوە ئەو ڕێنمایەکەین کە ئەمە زۆر گرنگە ڕەنگە لە کوردستان چەندێک گرفتمان لەگەڵ ئەو کەم خوێندنەوەی هەبێت کە لە ساڵێکانی ولاپەڕەیە خوێنەوە خۆشمان لێ ئەبێتە شارەزا بە نیولاپەڕەیە نازانین کام نیوناپەڕەش بخوێنینەوە ئەمە زۆر مشکلە زۆر جا سەرمان لە تێگەچی ئەمێ لەسەر ئەم خاڵە بزانام دەستگای نووری حکمەوە بەڕێز وەکو سەرپەرشتیار و بەڕێوەبەری پێشانگاکە یان بەگشتی دەستگای نووری حکمە چۆن کار لەگەڵ لەسەر ئەم خاڵەتان کردووە و دەیکەن. بەڵێ ماوسەجە ئێمە غەیری پێشانگاژ ماوسەی بەڕێز ئێمە دیارە کتێبخانەیەکی گەورەمان هەیە لە ناو بینایە کە هەزاران عنوانی زۆر لە خۆ دەگری دووبارە لەوێن دەریش کە چەند دوێن توێژینەوەی ماجستەر و بەکالۆریۆس و ئەو بابەتان لە کتێبخانەکەی ئێمە دەکرێت سەرای قوتابیانی خۆمان خەڵکی دەرێ دێ کتێبەکان بە ئیستیعارە دەبە ئێمە ڕەنمایان دەکەین کە ئەو کتێبە لە بۆ تو باشە بیخوێنەوە و دووبارە ئەو سیاسەتە لە نێو پێشانگاش جێبەجێ دەکرێت ئێمە لێژنەیەکمان هەیە هەم لیژنەی متابعە هەم جوابدانەوەی پرسیاری خەڵک دێ تازە بە کتێب ئاشنا دەبی دەرێت لەو خۆناغە چ کتێبێک لۆ من باشە ئەمە خۆم ڕەنگە کە لەگەر هەندێک کەسان گەڕایمە لە ناو پێشانگا 20 کتێبم کردیتەوە و سیرم کردیە لە فەهرست و لە مقدمەکەی هەتا توانێتم کتێبێکی پێ بدەم بۆ نمونە کە لەگەر ئاس و تەمەنی ئەو بگونجێ کە باسم کرد دیارە کتێبەکان هەمووی باشن بەڵام دەیخۆ هەر یەکە و هەر کتێبە و عیلاجی کەسێکە هەر کتێبە وەکو دەرمانەکانی طبی وایە نیە ئەگە سەر ئێشت هەبی بچ حەبیژانە زگ بخۆی ئیسفادەی ناکە ڕەنگە زەڕیش پێ بگەین لەبەرەوە ئێمە هەر کتێبێک بەپێی تەمەن بەپێی ئەو پرسیارێکە ئەو هەیتی هەندێک پرسیار لە مێشکی هەندی خەڵکی پێویستی بە جۆرە کتێبێکە ئێمە لەگەڵ یانین بەپێی ئەوەی کە ئەو لیژنەیەکە دانرایە لەگەڵ یانە و ڕێنمایان دەکە و جوابی پرسیاری خەڵک درایتەوە الحەمدوللا و نەتیجەی باشی هەبووە. بڵاوکردنەوەی ڕۆشنبیری پرۆسەیەکی درێژخایەنە ناتوانین تەنها بەجارێک و دووجار ئەمە کاریگەری جێبهێڵە لەسەر تاکەکان بەڵکو ئێوە ئاماژەتان بۆ داوە کە چەندین ساڵ ئەمەتان کردووە حەزەکەم باسێک لەو بکەی کە ئەم ساڵ جیاواز لە ساڵەکانی تر توانیتانە چ بەرەو پێشچوونێک لە پێشنگاکە بەخۆ ببینن هەڵتان داوە کتێبی زیاتر بابەتی زیاتر گۆڕانکاریەک بکەن کە خوێنەر زیاتر ڕابکێشن بەلای خوێندنەوەیە و جیاوازیەک دروست بکات لە ساڵانی پێشووتر. بەڵێ ئەکەیت ئیشی مرۆڤ وایە مرۆڤەکان چاویان وا دەخوازی کەشتی نوێ ببینن بەڕاستی لەبەرەوەمە 5 ساڵی زوو ئەتا 2015 پێشانگا لە سەرێکتر کرابەوە چەند ساڵێک دیارە ئیشی حکمە یەک لە ئیشەکانی ئەوەیە ئیز لەسەر کاری کوالیتی دەکات چەند ساڵێک بۆی هەندێک وەزع و بار و دۆخی کوردستان ئەوانە دیارە پێشانگا ڕاگیرا بوو لە پارەوە دەستمان پێکردەوە بە زۆر بە ڕێک و پێچی بە گەورەی الحەمدوللا پێشانگا هاتووە ناو خەڵک پار ئیستیزابی زۆر باشی هەبوو ئەوەی کە لۆمان داهاتوە تێبینەکان خەڵک لە کارەکان زۆر ڕازی بوو لە فەزلی خوای لەگەر ئەوەی ئەو سار لیژنەیەکی تۆکمەتر وەرەوەها بە بەرنامەی نوێ هاتینەوە لە بۆ ئەنجامدانی پێشانگاکە هەم لە ڕووی شکلیاتی پێشانگا هەم لە ڕووی ڕکلاماتی پێشانگا بەروەها هەم لە ڕووی زیادکردنی بەرهەمەکان وەرەوە لە ڕووی زیادکردنی ئەو کتێبخانەی کە لێرەن پار لەبیرم بێ 17 کتێبخانە لێرە بەشدار بوون لە پێشانگاکەمان ئەو ساڵ 22 کتێبخانە بەشدارن دیارە شوێنەکەمان مەجالمان نادە ئەگەنا کتێبخانەی تریش پەیوەندیان پێوەکردینە پێیان خۆش لە پێشانگا بەشدار بن لەبەر ئەوەی هەم دەزانن کە کارەکانی ئێرە بەڕێکی دەڕوە وەرجەوێکی لەبارە لە بۆ خوێنەران و دەتوان لێرە خزمەتەکانی خۆیان پەخشکەن و بڵاویکەنەوە یەکێکی تر ماوەستانی بەڕێز سەبارەت بە گرنگی پێشانگا کە زۆر گرنگە هەر نووسەرێک فکر و ئەزمموی چەندی ساڵی لە کتێبێک کۆکردەوە ئێستا زۆر بە ئاسانی بە نرخێکی کەم ئەمە کتێبمانێ چەند کتێبێ لێرە نرخی تەنە 1000 دینارە مانەی 170 داشکان کرا 150 داشکان کرا مانەی ئەزمموی چەندی ساڵی ئەو نووسەرە کە ئەویش ئەزمموی تەنهایی خۆی نییە چەندی نووسری پێشترە لە دوو توێی چەند لاپەڕەیە کۆی کردەوە تۆ دێ بە 5,000 بە 2,000 بە 6,000 بەردەستی دەخەی دەی بخوا ئەو زۆر نعمەتێکی گەورەیە زۆر نعمەتێکی گەورەیە نووسەرەکان ئێستا بردوون بەڵام لە خۆیان لە ناومانن معنەی ئێستا ئەم لەنەوە هەموو کتێبم هەموو لێرەن ئیبن قەیم لێرەیە ئیبن جەوزی لێرەیە ئیمام غەزالی لێرەیە فارابی لێرەیە هەموو لێرن بەڕاستی کابی ئەوان ڕاستە مردوون بەڵام هەمومان کۆ کردەوە ئێستا بە نووسینەکانیان بە بەرهەمەکانیان بە فکرەکانیان لێرە مەوجودن کۆمەڵێک ئەفکار و زمان و تەمەنی جیاواز خەڵکی منتیقەی جیاواز هەموو لە پێشانگان
بەڕاستی گرنگی پێشانگە لەوەیدا گرنگی کتێب هەر کتێبخانەیەکی تریش بەرباسی بە پێشانگە ناکەم پێشانگە بەجددی گەورەیە دەرفەتە لە بە خۆداچوونەوەی خۆت مانای لە بۆ تەرجەعبوونی خۆت جاری وایە نووسەرێک دەبینی گەنجە لێرە دەبینی 20 کتێبی هەیە ئۆتۆماتیکی تەشجیعت دەکە کە ئەو 20 کتێبی نووسیە بەو تەمەنە لەو من نەمتوانێت 100 کتێب بخوێنمەوە ئیدی ئەوە دەکە زۆر زار لەو هەنگاوانە ئینسان دەبتە نقطەی مڕاجعە و نقطەی بە خۆداچوونەوە بەڕاستی زۆر باشە لە داهاتوودا دەتانەوێت چ کار و چالاکێکی تر ئەنجام بدەن بۆ خزمەتکردن بە خوێنەران یاخود پلانی نوێتان هەبێت لە دوای ئەم پێشەنگاوە دڵنیام نووری حیکمە هەمیشە بە کار و پرۆژەی جیاواز و کار و چالاکی نایابەوەیەتەوە لای چین و توێژەکانی کۆمەڵگا و کەسانێکی زۆر دەتوان سوودیان لەبین حەزەکەم باسی ئەومان بکەن کە لە داهاتوودا پلانتان چییە؟ دیارە تەمەنی دەستگای تەمەنێکی دوور و درێژە لە سەرەتاوە لە ڕووی ڕۆشنبیرەکەی ئەم زیاتی دقت دەخەمە سەرێ بە خول و بە پانێڵ و بە سیمینارات و بە گەشتی زانستی بە مخەیەمات بە پێشانگای جۆرا و جۆر بە پرۆژێک کتێب خوێندنەوە بەردەوامین ئەکیت بەڵێن بە خوێنەران دەدەین بەڵێن بە خەڵکی کورد زمان دەدەین کەوا لە هەموو شوێنەکانمان دیارە ئێستا حیکمە لە فەزلی خوای گەورە لە 50 شوێن کار دەکا لە کوردستان لە هەموو شوێنەکان بەگەرم و گۆڕی ئیش لەسەر ڕۆشنبیرکردنی خەڵک دەکرێت خۆشارکردنەوەی خەڵک دەکرێت ئەو وەزعیکەوە دروست دەکرێت خەڵک سار بکرێتەوە هەر بەجددی واقعەکەی باسیکەن زۆر گرنگە ئەویش دەسەڵات دەیەوێت گەنج لاڕێبی دەیەوێت گەنج نەخوێندەواربی چکە گەنجی خوێندەوار بەو شێوازە حکومڕانی و بەڕێوەبرنە ڕازی ناوی بەڕاستی ئەو داواکاری تری دەوێت بەڵام گەنجی نەخوێندەوار گەنجی چۆن بڵێ بێ پلان لە ژیان گەنجێکەوە ئامانزدار نەبی لە ژیان مانای زۆر بەکەم ڕازیە بە کافتریایەکەی کە شەوان سەردانی بکە ڕازیە بەڵام بەنەرگلە کێشانەکەی لە دەرهۆی شار ڕازیە بەڵام گەنجی خوێندەوار گەنجی مثەقەف بەوەی ڕازی نییە دەوێ وڵاتەکەی لە پێش وڵاتانی تربی دەوێ میلەتەکەی خۆی پێشخە بەڕاستی ئەوە زۆر گرنگە ئەمە بەڵێن بە خوێنەران دەدەین بەڵێن بە خەڵک دەدەین کە چۆن لە پرۆژەکان لە ماوەی داهاتوودا بەردەوام بووین لە پرۆژەکانمان کە سەرتاسەری لە هەموو مووقیفێکدا مووقیف هەبووە بەڵێن دەدەین ئینشاڵڵا ساڵانی داهاتووش بە پێی ئەو دەسەڵاتی کە خوا پێمان دەدە و پاڵپشتمان دەبی ئێمەش لە خزمەتکردنیان بەردەوام بین و درێخی نەکەین و دیارە دەستگای نووری حیکمەش بەو خەڵکەوە جوانە بەڕاستی بە پاڵپشتی ئەو خەڵکەوە جوانە کە تەشجیعمان دەکەن هارمان دەدەن هەم لە ڕووی مادی هەم معنەوی ئەکید ئەتا ئەوان پاڵپشت بن و خوای گەورە هاوکاربی ئێمەش لە خزمەت خەڵکی کوردستان و خوێنەرانمان دەبین و خزمەتیان دەکەن ئینشاڵڵا دەستان خۆش بێ ماوە ساجات پێشانگاکەشتان ماشاءڵڵا تقریبا من لە لای قۆڵی چەپ تێوازان داشکانێکی سا 75 بینم ماشاءڵڵا ئەو خراپ نییە بابەتێکی تریش هەیە ماوە ساجات بمانەوێ نەمانەوێ تەکنۆلۆژیا ئامێرە زیرەکەکان ئێستا بوونەتە بەشێک لە ژیانی خوێنەر و قوتابی وەمانە بابەتێکەیە کە کتێبی ئەلکترۆنیە لە پلانتانانیە مەسلەن هاوشانی کتێبەکانی تر هەروەکو پاکێجێکی دیاری لاپتۆپێک دابنرێ هەر کەسێکی ئەگەر بیەوێ مۆبایلەکەی لێ وەربگرێ بە پیاسی تەمەنەکەی کتێب پێشتر ئامادەکرابێت دە کتێبی بۆ بخرێتە مۆبایلەکەیەوە بتوانێت ئەو دەرفەتر سوود لێ وەربگرێ مەسەلەن با سوودیش لە بابەتی ئەلکترۆنیات وەربگیرێ بۆ بابەتی خوێندنەوە ئەکید ئەلکترۆنی ئێستا دیارە لە هەموو جیهان باوە و ئیشی باشیشی لەسەر دەکرێت وە گرنگیشە بەڕاستی دەتوانی نەک هەزارها کتێب ملیارها کتێب لە ناو مۆبایلێکە و کێ لە میمۆریەک و لای خۆت هەڵی بگری ئێمە کار لەسەر ئەوە دەکرێت نەک لە ناو پێشانگە لە پێشتر دیارە کتێبخانە و بەرهەمی خۆمان وەکو حیکمە هەیە کە حەفتا بەرهەم زیاتر ئەوە هەموو بە ئەلکترۆنیات کرایە و لە سیستەم تۆمار کرایە وەروە کار لەسەر ئەپلیکیشنات دەکرێت ئێستا لە حیکمە ئەپلیکیشن دروستکردن و بڵاوکردنەوەی کتێبەکان بۆ جۆرە بەڵام خەڵک ئێستا هۆشیارە لەو ڕووی ئەلکترۆنیات و دەتوانانی بە کلیکێک کتێبەکان بۆ خۆدا بزنی دەکرێت لە پێشانگاکانی تر سود لەو تێبینی و پێشنیارێت بەڕێزت وەربگیرێ ئەکید زۆر جوانە بەڵام دیارە ئێمە دەمانەوێت قەدری ئەو کتێبە بژێڕینەوە بەڕاستی مانای هەر خودی کتێب لاپەڕەکانی کتێب قەدری هەیە مانای سەیری کەلامی خوایکە کەلامی خوای لە چاو کەلامی مەخلوق گەورەی خوایە لە چاو مەخلوق مانای گەورەی خوای چەندە لە چاو مەخلوقاتی گەورەی کتابەکەش لە چاو
قسەی خەڵشێر گەورەیە بەڵێ لەبەر ئەوە خوای گەورە ئەو کتێب و ئەو قەولە پیرۆز و چاکەی خستە ناو دووتێ کتێب ما دەتوان لە شتی ترێ جاڵی بگری خۆ لەکن خوای گەورە هەموو شتێک هیچ شتێک مەحال نییە لەبەرەوە ئەوە پیرۆزی کتێبمان پێ دەڵێ بەڕاستی مانای خودی کتێب پیرۆز ئەمن خۆم لە قوتابخانە مامۆستام زۆر لە وەختی امتحانات زۆر لە مەکتەبەکان وایە کتێبەکە فڕێت دەنە سلاح عەرز لە وەختی امتحان پێیان دەڵێم کتێب پیرۆزە هەر بەزدی مانای خودی کتێب لەبەرەوەی کەلامی خوا لێ دەنووسرێ قەڵەم پیرۆزە لەبەرەوە قەت دەمانێ خودی کتێب بە پیرۆز بژیرێ بەزدی کتێب پیرۆزە مادەم شتی باش تێدایە پیرۆز لەبەرەوە دەمانێت خودی کتێب بە خەڵکی بناسین و جارێکی تر زۆر باشە ماوەستا جیاد وەکو کۆتا دەرفەت و کۆتا پرسیاری لەگەر شتێکیشت ما بێ ئێمە بیرمان چوو بێ بپرسین ڕەنگە خۆم بۆ خۆمان معلوماتمان بێ بەڵام هەر بۆ بینەران ئەوەندەی ئاگادار بین نووری حیکمە لە لقەکانی تر لە شارەکانی تر هیچ چالاکی و پێشانگایە بێت یا خۆت لە داهاتوە ئێستا ئەوەیە من ئاگادار بم دیارە من لە هەولێر قسان دەکەم ئاگادار نیم پێشانگای تر لە ڕێی بیتن و باسکرابی بەڵام ئەکیت ئەوانیش فکر لێ دەکەنەوە بە پێی شوێن و مەکان و گونجانیان ئەوانش لە پلانیاندا دەبیتن ئەمن ئەگەر کۆتا وتەی باسکەم هەبوونی کتێبخانە لە ماڵەوە زەڕوڕە بمانەوە لە سەرەتاوە منداڵێکی چاوگەشت لە عایلەیەک چاو بە دنیا هەڵدێنی با چاو ببینی لە ماڵەکەی ئەو کتێبخانە هەیە بەڕاستی وەروەها ئەو پێشانگایانە وە غەیری پێشانگاش دەرفەتە بەڕاستی منداڵەکانمان فێرە کتێب خوێندنەوە بکەین دەی زۆر ئاسانە دەستی منداڵەکەت بگرە و بیهێنە پیاسەیەکی ناو مەعرەزی پێ بکە و کتابێکی بچوکی بادێرەوە بکڕە ئەو منداڵە وا پەروەردە دەبی کە گەورە بوو ماندی ناکە بەڕاستی لەبەرەوە بە دەرفەتی بزانن منداڵەکانیان داکوبا بەڕێزەکان ببەنە کتێبخانەکان لە پێشانگاکان کتێبخانەیەکی بچوو لە ماڵەوە دابنێن کتێبیان لا خۆشەویستکەن ئەکید ئەتوو کتێبی پێ بناسێنە کتێب زۆر شتی پێدەناسێنیتن کە جنابیش لەبەری دەحسێەوە وەرەوە کۆمەلگاش و میلەتیش لەبەر ئەو منداڵە دەحسێنەوە ئینشاءڵڵا بەڵێ زۆر سپاس مامۆستا جیهاد عوسمان بەڕێوەبەری پێشەنگای کتێبی دەستگای ڕۆشنبیری نووری حیکمە هیوادارین کە بەردەوام بن و بتوان کاری جوانتر و باشتر پێشکەش بە چین و توێژەکانی کۆمەلگا بکەن و ئەو خوێنەرانی کە تاوەکو ئێستا بە پێشەنگاکەیان نەزانیوە یاخۆ تا ئێستا سەردانیان نەکردووە لە شاری هەولێر بتوان سوودی لێ ببین و سەردانی پێشەنگاکە بکەن لەو دەرفەتەکەمی کەماوە بۆ ئەوەی سوودی لێ ببین و ئەو کتێبە بکڕن کە بەدڵی ئێوەیە